بەڵێ بەڕێزان دەگەڕێنە سەر بابەتێکی تر، ئەویش بابەتی دۆخی عێراق و چەق بەستوویە سیاسیەکەی. 11 مانگ زیاترە هەڵبژاردن کراوە، هیچ ئەنجامێکی نییە. تاکو ئێستاش تەواوی دەرگای دانوستان لە نێوان بە تایبەتی لایەنە شیعەکاندا داخراوە. کەواتە ئایا هیچ ئاسۆیەک هەیە یاخود تروسکاییەک هەیە بۆ ڕێکەوتن بۆ ئەوەی عێراق لەم چەق بەستوویە بێتە دەرەوە یاننا؟ لەسەرم بابەتە ئێمە میوانێکمان لەگەڵدایە، لەگەڵ میوانەکەمان قسەی زیاتر دەکەین. میوانەکەمان زۆر بەڕێز ئازاد دۆسکی چاودێری سیاسی کار ڕاستەوخۆ لە شاری سلەیمانیەوە لەگەڵماندایە. کاگازە شەوتان باش، گەلێک سوپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان لەم گەشتەی هەواڵەکان. 11 مانگ تێپەڕی بەسەر هەڵبژاردنە، ئەو هەڵبژاردنەی کە وەختی خۆی لایەنە عێراقیەکان داوایان کرد بۆیە هەڵبژاردننی پێشوەختە بۆ گۆڕینی حکومڕانی لە عێراقدا، بەڵام تا ئێستا هیچی دیار نییە. لایەنی دۆڕاو ئەنجامەکەی قبول نییە، ناشێڵن لایەنی براوە حکوومەت پێک بێنێ. بەڕای تۆ ئەم دۆخە چەق بەستوویەی عێراق هیچ ئاسۆیەک هەیە بۆ تێپەڕاندنی؟ بەڵێ، سەرەتا سڵاوڕێزم بۆ بەڕێست و سڵاوڕێزم بۆ هەموو بنێرانی کوردستان 24. هەڵبەتە بۆ ڕێخستنی عملی سیاسی لە عێراقا دەبێت بگەڕێنەوە بۆ دستوری عێراق ساڵی 2005 کە مەرجع یاخود مشەڕعی دستوری لە دستوری عێراقا، ئەوەی کە بەڕێزت بۆچی تا ئێستا حکوومەت پێک نەهێنراوە بە تایبەت پۆستی سەرۆکۆمار و پۆستی سەرۆکوەزیران. لە مادەی 47 دستوری عێراقا زۆر بەڕۆنی ئاماژە بەوە کردووە کە دەسەڵاتەکان لە عێراقا لە سێ دەسەڵات پێک دێت: تەنفیزیە، تەشریعیە، قەزاییە. و ممارەسەکردنی ئەم سێ دەسەڵاتە لەسەر پرەنسیپی لە یەکجیاکردنەوەی دەسەڵاتەکانە مەبدە الفەصل بینە سوڵتاتە. بەڵام با کورت و پوختی کەمەوە ئەوەی کە ئەم بارودۆخەی ئێستا کە عێراق گەیشتووە بەم ڕادەیە، من پێم وابێ تعتیلکردنی دەسەڵاتی یاسادانان یاخود پەرلەمان و بە تایبەت دەسەڵاتی دادوەری، چکە ئەگەر بڕۆیتەوە مادەی 89 دستور کە باس لە سوڵتەی قەزایی لە عێراقەکات کە خۆی لە دوو بەشی سەرەکی پێک دێت، چۆن دەسەڵاتی یاسادانان کە مەجلیسی نوابە و بەداخەوە مەجلیسی ئیتیحادیشە کە تەشکیل نەبووە، بە هەمان شێوە باس لەوە ئەکات کە لە عێراقا دەسەڵاتی دادوەری لە ئەنجومەنی باڵای دادوەری و لەگەڵ محکەمەی فیدراڵی پێک دێ. مەبەستی من چی بوو لێرە؟ لە تعتیلکردنی عملیە سیاسیەکە پێم وایە محکەمەی فیدراڵی بووە بە بەشێک لە کێشەکان، نەک لە چارەسەرکردنی کێشەکان. هەر ئەگەر بەڕێز سەیری ئەم بڕیارەی کۆتایی بکەیت لە پێش چەند ڕۆژێکا دەرکرد بە ژمارە 132 داوای ئیتیحادی سەبارەت بە حەلی پەرلەمان کە کوتلەی سەدر بوو و چەند کەسایەتیەکی سربەخۆ پێشکەش بە محکەمەی ئیتیحادیان کرد، پێم وابێ خۆدزینە بوو لە واقعاکە. یعنی لە 5 خاڵا باسی لەوەی کردووە کە پەرلەمانتارەکان لە دوای هەڵبژاردنیان. بەڵێ باشە کاک ئازاد، باوازەوە بێنین کە دەستور وا دەڵێ یاخو وا ناڵێ، چونکە ئەوەی هەیە دەسەڵاتدارانی عێراق زۆر بەڕاشکاوانە قسە بکەین، حسابی تورێکی قوڕاوی بۆ دەستور ناکەن، تەنها ئەو کاتانە نەبێت کە لە بەرژەوەندی خۆیانە. پرسیار ئەمەیە ئایا خەلەل لە دەستوردایە یاخود لەو عەقڵە سیاسیە کە لە بەغدا هەیە کە هیچ گۆڕانکاریی بەسەردا نەهاتوو بە درێژایی تەمەنی دەوڵەتی عێراق؟ عەقڵەکە ئەو عەقڵەیە کە ناتوانێت حکومڕانی بکەو یا وڵات بەڕێوە بەرێت. بەڵێ متفقم لەگەڵ بەڕێستا ئەو عەقڵەی پێشووتر کە بەداخەوە لە دوو خولی حکومڕانی بە تایبەت کوتلەیەک بە ناوی دەولەت القانون کە نوری مالیکی سەرۆکاتی دەکرد، دیومان لە 2018ەوە تا 14 عێراق بەرەو چ عاقارێکی بردووە لە ژێر دروشمی قانونە. ئەوەی کە بەڕێزت دەڵێ کام عەقڵیەتی سیاسیە، ئەمەی کە لە دوای هەڵبژاردنەکانی دەی 2021 ئەمە عەقڵی سیاسی سێیەکی پەخەرە، ئەوەی کە ثلثی معەتەڵە. کاک فەرات، من مەبەستم لێرەیە چی بوو؟ ئەوەی کە بەڕێزت دەڵێ کە ئێمە باسی دەوڵەت دەکەین، باسی دەوڵەتێک وەکو عێراقەکەین، ئەبێ باس لە موئەسسات بکەن. عەقڵیەتی سیاسی هەڵبەتە ئەمان حزبی سیاسیان هەیە، بەڵام خۆ ناکرێ چۆن لە مادەی 5 دستورە هاتووە ئەڵێ ئەشعب مەصدەر جەمیع سوڵتات، کەواتە گەل سەرچاوای دەسەڵاتەکانە بە یاسادانانتەوە، بە تەشریعیتەوە، بە قەضائیشەوە کە قەضا. من مەبەستم چییە؟ ئەوەی کە بەڕێزت دەڵێ چارەسەریەکان ڕەنگە مەبەستت ئەوە بێ. چارەسەری ڕەوشی سیاسی لە عێراقا هەمیشە وتومە، یعنی ئەگەر ئێستا بە چوونە دەرەوەی کوتلەکەی سەدر کە زیاتر لە 73 کورسی دەبینێت، باشە بە پێ قەراراتی محکەمەی ئیتیحادی کە بۆ نیساب ئینعیقادی جەلسە بۆ هەڵبژاردننی سەرۆکۆمار
پێویستی بە 222 پەرلەمانتارە کە لە خولەکانی پێشووتر 168 بوو باشە ئێستا ثولثی معاتەڵیش کە ئیتاڕیەکان ناو ئەبن باشە خۆ ئیتاری تەنسیقیش بەم قەرارەی محکەمەی ئیتیحادی تۆ سەدریش بخەلایەکەوە نیسابەکەی تەواو ناکە بگرە خۆی زیاتر خاوەنی ئێستا ئەگەر بگاتە ڕادەی 168 یان 170 پەرلەمان لەبەرەوە تعتیلکردنی عملی سیاسی پێم وایە خودی خۆی ئێستا سوڵتەی تەشریعی یاخود دەسەڵاتی یاسادانان هیچ مەشروعیەتی دستوری نەماوە هەر لە قەراراتەکانی محکەمەی ئیتیحادی پێشووتر وتی دەبێت پەرلەمان بەم ئیلتیزامە دستوریەی خۆی جێبەجێ بکە من لەگەڵ بەڕێستان متفقم ئایا لە عێراق ڕاستە چارەسەرێکەیە کە بەپێ دستورە ئەوەیە کە ڕێز وەکو بەڕێزت دەڵێ ڕێز لە ئیرادەی شەعب نەگیرا چکە دستور ئیقرارێکە لە طبقەی حاکم بۆ طبقەی محکوم لەگەلەوە بۆ ئەوەی طبقەی کە دەسەڵاتی گرتوتە ڕێز لە ئیرادەی شەعب نەگیرا کە خۆی لە دستوری عێراق بینێ یەتەوە تەوافقاتی سیاسی یعنی بەداخەوە ئەوەی ثولثی معاتەڕ یاخود ئەوەی ئیتاڕیەکان لە عێراق یانەوێ ناوی ببەن دەیانەوێ پرۆسە سیاسیەکە بگێنن ئەوەیە کە دەبێت دەست بەسەر دەسەڵاتی یاسادانان ئەوە پەرلەمانیان تعتیل کرد و دەرکردنی ئەو قەراراتانەی محکەمەی ئیتیحادی بە تایبەت لە مانگی 1 و 2 و 3 و 4 هەموو بڕیارەکانی محکەمەی ئیتیحادی دەردەکەوێت کە دەسەڵاتی دادوەریش لە عێراق مسەیەس کراوە تەوافقاتی سیاسیش لەسەر بەرژەوەندی زۆر باشە کاگازە ئێستا قسە لەسەرەوە کرێ پەرلەمان هەڵبوەشێتەوە هەڵبژاردننی پێشوەختە ئەنجام بدرێ بەڵام پرسیار ئەوەیە ئەگەر هەڵبژاردننی پێشوەختەش ئەنجامدرا ئایا هەمان ئەنجامی نابێ هەمان ئەم سیاست مەدارانە ئەم دەسەڵات بەردەستانە هەمان ئەمانەنی کە حیزبەکانی هێنە و جارێکی کە ئەوان دێنەوە سەر دەسەڵات کەواتە هیچ جۆرە گۆڕانکارێک لە عێراقدا ڕوو نەدا بەتاکید لەگەڵ بەڕێستان یعنی تۆ ئەگەر باس لە هەڵبژاردننی پێشوەختە خۆی ئەم هەڵبژاردنە پێشوەختە بوو ئیقالە بە کابینەکەی عادل عەبدولمەدی هێنرا لەسەر ئەساسی داواکاریەکانی ثەورەی تشرین بوو بەڵێ عادل عەبدولمەدی هێنرا لەسەر داواکاریەکانی ثەورەی تشرین بوو ئەوەی کە لە بەغا پێڵێن تشرینیەکان ئیسقالە پێکراوە عێراق بەرەو هەڵبژاردنێکی تازە ڕۆشت بەڵام ئەوەی کە بەڕێزت ئەڵێ مانەوەی ئەم بەتایبەت ئیتاڕیەکان ئایا واقع قانونیەکە یاخود واقع دستوریەکە بەبێ هەموارکردنی هەندێک قانون یاخود بگرە هەموارکردنی دستوری عێراقی شاکاک فەرهاد یعنی تۆ نابێ خۆت بدزیتەوە ئەوە بەڕێزت باستەوەکە هەڵبژاردنێکی تازە بکرێ باشە بەبوونی قەراراتی محکەمەی ئیتیحادی لە قانونا پێڵێن ئەمە بۆتە سەوابقی قەزایی ئەو بڕیارانەی محکەمەی ئیتیحادی دەری کردووە کەواتە ئێستا دەسەڵاتی دادوەری جێگای سوڵتەی تەشریعی گرتووە چکە من سەرەتا ئاماژەم پێکرد لە دستوری عێراق ئەڵێ 3 سوڵتەتەیە لەسەر ئەساسی مەبدە الفەصلە کەواتە قەزا تۆ بۆت نییە تەداخڵکەی لە سوڵتەی تەشریعی هاتووە ئەم مادە دستوریەکان بە شێوازێک تەفسیری کردووە چکە قاعدەیەکی فقی دستوریە ئەڵێ لا يجوز التوسع في تفسير نابێت تۆ بە شێوازێکی فراوان دەقە دستوریەکان تەفسیر کەی چکە ئەگەر تۆ بە شێوەیەکی فراوان تەفسیرت کرد وەکو وادایە ڕێژی کەواتە بوویتە مشەڕع یعنی بوویتە یاسادا من پێم وایە محکەمەی ئیتیحادی ئێستا 2 دەورە ئەبینێ لەم ڕەوشە هەم دەسەڵاتی یاسادانانە هەم دەسەڵاتی قەزا لە یەک کاتە ئەوە ئیشی وەکو چۆن بڵێ کوتلێ سیاسیەکانە ئەوانەیە کە یانەوێت مەخرەجێکی قانونی یان مەخرەجێکی دستوری بەبێ هەموارکردنی یاسای هەڵبژاردنەکان و بەبێ هەموارکردنی قانونی ژمارە 30 2005 محکەمەی ئیتیحادی پێم وایە ئەوەی کە بەڕێز وتت بارودۆخی ئێستای عێراق لەو بارودۆخە باشتر نابێ وەکو دیمان پێش هەفتەیەک لە بەرامبەر ناوچەی خەزرا و خۆپشاندەرەکان چیان کرد ئەگەر بە بەیاننامەیەکی سەدر نەبووە و پێشم وایە کاک فەرهاد هەڵبژاردن یاخۆت هەڵبژاردننی هەر کابینەیەکی حکوومەت باشە حکوومەتی ئیتیحادی بەبێ ڕازیبوونی نەجەف و لە ناو نەجەفدا بەبێ حەنانە پێم وایە محکومە بە شکست وەکو وایە بڵێ بە مردووی لەدایکە بێت زۆر باشە زۆر بەڕێز ئازاد دۆسکی چاودێری سیاسی ڕاستەوخۆ لە شاری سلێمانیە و لەگەڵمان گەلێک سوپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان سوپاس بۆیەوە شەوتان باش زۆر سوپاس